سڵاتان لێبێ بەڕێزان. خۆشحاڵم کە دێمەوە پێشتان ئەمڕۆکە لەسەر بابەتی ڕووداوەکەی دوێنەی سلێمانی واتە تەقاندنەوەی قەڵاکەی کوێخا دێرین ئەحمەد قسە دەکەین، بەڵام مەبەستمان لێرەدا بە هیچ شێوەیەک ئەمە نییە وەکو ڕووداوێک وەکو هەواڵێک هەتا وەکو مەسلەیەکی یاسایی بابەتەکە هەڵسەنگین. ئەوە بابەتی من نییە، من نا ڕۆژنامەنووسی هەواڵیم وەنا یاسا ناسم و لە هیچ شوێنێکدا ئەوانەی شارەزای ئەو کەناڵان دەزانن کە من زۆر لەسەر ئەو بابەتانە قسە ناکەم کە قسەیان لەسەر کراوە، بەڵام لەسەر بابەتێک قسە دەکەم کە لەناو ئەو بابەتەدا هەندێک شت کەم گوتراوە ویانیش نەگوتراوە. لێرەدا ئەو بابەتە تەماشا دەکەین گفتوگۆی دیاردەی عەشیرەت و خێڵی سەر لە نوێ زیندوو کردەوە. لە مێژە ئەو گفتوگۆیە لە کوردستانی عراقدا هەیە، لە نێوان دوو بەرەدا گفتوگۆیەک هەیە لەسەر دیاردەی عەشیرەت و خێڵەکایەتی و بۆ چوونەکان بەگشتی ئەتوانین بڵێن لەسەر دوو تەوەرە دابشکراون. بۆ چوونێکی سیکولارمان هەیە، سیکولاری ڕادیکال، بۆ چوونێکی نەرینی و نەریتی ببورن و یانیش کۆنسەرواتیفمان هەیە. بۆ چوونە سیکولارەکان باس لەوە دەکەن کە مەسلەی خێڵەکایەتی بە هیچ شێوەیەک پێویست نییە، پێویستە هەموو کەسێک خۆی لێلا بدا، خۆی لێ دوور کاتەوە، خێڵەکان لاواز بکرێن و هەر کەسێک خۆی لە خێڵ نزیک بکاتەوە و یانیش یارمەتی خێڵ بدا و یانیش هاوکاری و کار لەگەڵ خێڵ بکە، ئەوە هێزێکی دواکەوتووە. لەلایەکی دیکە بۆ چوونی کۆنسەرواتیفەکانمان هەیە کە مەسلەی خێڵ وەک مەسلەیەکی سروشتی دەبینن، لە هەمان کاتدا پێیان وایە خێڵ پێویستە هەبێ لە هەموو شەرت و زروفەکاندا بۆ یارمەتی دانی خاڵێک و یانیش ئەو تاکانەی کە سەر بەو خێڵە. بەڵام سۆسیۆلۆژیا کۆمەڵناسی و هامان پێناڵێ بۆ ئەو بابەتە ئەو ڕژێنین لەبەر ئەوەی کەسانێک بە تەنیا لە ڕوانگەی یاساییەوە تەماشای بابەتەکە دەکەن، هەندێکیان بە تەنیا لە بواری ئیدۆلۆژیەوە تەماشای بابەتەکە دەکەن، هەندێکیان بە تەنیا لە بواری سیاسیەوە تەماشای بابەتەکە دەکەن، بەڵام بابەتەکە زۆر لەوە گەورەترە. ینی تەماشاکەن ئەو دیاردەیە بە تەنیا لە کوردستاندا نییە، لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. حەمید بۆز ئەرسەلان مامۆستایەکی سۆسیۆلۆژیا لە زانکۆی پاریس و من زۆربەی جار لەسەر بابەتە سۆسیۆلۆژیەکان کۆمەڵناسیەکان مامۆستا حەمید وەک سەرچاوە دەبینم کۆمەڵێک پەرتووکی باشی هەنا و پەرتووکەکانی جگە لە بابەتی تیۆری پەرتووکەکانی لەسەر ناوچەکانی ئێمە، نمونونەکانی لەسەر ناوچەکانی ئێمە و ئەو لەوێدا باس لە جارێکیان باسی لەوەی کرد کە خوێندکارێکی دکتۆرا خەڵکی سووریایە تێزەکەی لەسەر بابەتی خێڵەکایەتی نووسیوە. من بە دوای دەگەڕام توانیم ئەو تێزەی بدۆزمەوە و خوێندمەوە. ئەو خوێندکارەی مامۆستا حەمید بۆز ئەرسڵان باس لەوە دەکا لە سووریا ئەوان چۆن لە هیچەوە عەشیرەتێک و یانیش خێڵێکیان دروست کردووە، باس لەوە دەکاتن و ئەمە زۆر زۆر گرنگە. لە تێزەکەیدا بە وردەکاریەوە باسی ئەوە دەکاکە دوای ساڵی 2011 ینی دوای بەهاری عەرەبی بەتایبەتیش دوای بەهاری عەرەبی دێتە سووریا، لەلایەک داعش، لەلایەک جەبهەت النوسرا، لەلایەک ئەڵقاعیدا، لەلایەک تورکیا، لەلایەک رووسیا، لەلایەک ئێران، ئیتر لەلایەک هێزە کوردیەکان، ئەڵێ تاکەکان هیچ سەرچاوەیەکیان نەبوو کە پەنای بۆ ببن، نیان دەزانی چۆن ئەوە بکەن. ینی مەسەلەکە بە تەنیا خۆپاراستنیش نەوە، بێگومان مەسەلە سەرچەکە خۆپاراستنە، بەڵام لە هەمان کاتدا خۆ بەخێوکردن مەسەلەی حەیاتی مانەوە لە ژیاندا باسی لەوە دەکرد کە هەموو خەڵکەکە لەسەر ئاژەڵداری و یانیش لەسەر کشت و کاڵ دەژیان گەن موجۆ و دیارە سووریا و کۆمەلگای سووریا بەڕاستیش لەو بارەوە خەڵکێکی بەتوانان ینی ئەتوانن خۆیان بژین. زۆر کەسم بینیوە لەسەر 3 دارە زەیتون توانیویەتی بنەما ینی خێزانێکی گەورە بە 5-6 منداڵەوە بەخێو بک بەبێەوەی لە هیچی کەم بێ و زۆر کەسم بینیوە پارچە عارزێکی بچووکیەوە، بەڵام لەو پارچە عارزە کە کشت و کاڵ دەکا بەڕاستی وها کشت و کاڵ دەکا کە بەرهەمێکی زۆر زۆر سەیری هەبێ، ینی ئەو پارچە خاکە دەڕۆژ بەبێ بەروبووم نابێ و بەروبوومەکانیان زۆر زۆر بەپیتە و زۆر زۆر بەڕاستی بەتوانا بوون، ینی سەرباریەوەی کە سووریا بەخۆی وڵاتێکی لە ڕووی پیشەسازیەوە زۆر زۆر دواکەوتووە.
بەڵە بابەتەکە دوور نەکەوینەوە. بەڵام ئەو خوێندکارە ئەڵێ لەو کاتەدا یعنی لەو کاتێک کە بەهاری عەرەبی هاتە سووریا و سووریا نەی ئەتوانی وەکو جاران پۆلیسی سووریا نەی ئەتوانی وەکو جاران هاوڵاتیان بەپارێزی، هاوڵاتیەکان ئیتر کەوتبوونەتە نێوان حکوومەت و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەڵقاعیدە و داعش و ئەمانە و ئەمە ئەگەر ئەتۆ بە تەنیا کشتتوکاڵیشت کردوایە ئەوان ئەوەندە باج و سەرانیان لێ دەستاندی کە هیچ بۆ نەدەمایەوە، بۆیە ناچار بوون لە پڕەوە ئەمانە خێڵیان دروست کرد. نمونە دێنیتەوە کە کەسێک هەبووە لەوێ دوو ئۆتۆمبیلی ماشینی جێبی هەبوونا، ئەو کەسە بە هیچ شێوەیەک ئاغا نەبووە، بە هیچ شێوەیەک سەر و عەشیرەت نەبووە، کەسێکی جوتیارێکی زۆر ئاسایی بۆ، بەڵام لەبەرەوەی بەژن و باڵای بەرز بە و سەر و سمێڵی هەبوونا ئەچەند سەر و سمێڵێکی ڕەش دەکەنەوە بۆ یاغی دەکەن و جێبێکی دیکە و دوو پیکا پەیدا دەکەن، ئێتر چەک و تەقەمەنی پەیدا دەکەن و ئەو کەسا دەکەنە سەر و عەشیرەتێک لە هیچەوە دروست دەکەن و بەو شێوەیە لەگەڵ ئەو لایەنانەی کە دەسەڵاتیان بەسەر ناوچەکەدا هەیە ئیتر ئەتوانین بڵێ ئالوگۆڕی دەکەن، بازار دەکەن و خۆیان وەکو هێزێک نیشان دەدەن و ئەو سەرۆک عەشیرەتە تاکەکانیان دەپارێزی. تەماشاکەن لەو بارەیەوە ئیتر ئەتوانین ئەوە بینیەوە لە کوردستانی عێراقدا ساڵی ینی لە سەردەمی سەدام حوسێنیشدا تەماشا دەکەین ئەمانە هەبوو. سەدام حوسێن کەسێکی سیکولار بووە، زۆر بە حەزەر بوو لە بەرامبەر سەرۆک عەشیرەتەکان، بەڵام تەماشا دەکەین دوای ئەوەی شەڕی عێراق و ئێران دەست پێ دەکا ئیتر ئەو هەست بە بۆشاییەک دەکاوە، ئەو بۆشاییە لەلایەن عەشیرەتەکان پڕ دەکاتەوە، عەشیرەتەکان دەکاتە سەرۆک جاش، پارەیەکی باشیان دەداتێت، چەکیان دەداتێ، دەیان کاتە سەرۆک جاش. زۆربەی جار ئەمانە لە دژی ئێرانیش بەکاردێنی و لە بەرامبەر پێشمەرگەکان وەکو هاوسنگیەک بەکاریان دێنی و لە هەمان کاتدا لە بۆ ناوخۆ بەکاریان دێنی. لە ناوخۆدا ئەو بۆشایی کە دەسەڵات دروستێکە لە ئەگەری دروستکردنی ئەو بۆشاییەدا ئەو خێڵانە بەکاردێنی. لێرەدا ئێمە پرۆپاگەندە لە بۆ خێڵ ناکەین، بەڵام لە ناوبردننی خێڵ و نەهێشتنی خێڵ ویانیش هەبوونی خێڵ پەیوەندی بە یەک شتەوە هەیە، ئەویش ئەوەیە لە کاتێکدا دەوڵەت، دەسەڵات، حکوومەت، حتا حیزب هەر دەسەڵاتێک چ ناوێکی لێدنەی لێ بنێ کە نەیتوانی تاکەکان بپارێزی، کە نەیتوانی مافی تاکەکان بدا، کە تاکەکان لە بەرامبەر یاسادا هەمویان یەکسان نەبوون، کە یاسا و حقوق و حاکم دەسەڵاتێکی مطلقی نەبوو بەسەر دەسەڵاتدا، بەسەر دەوڵەتدا، بەسەر ئەو ناوچێدا، لەوێدا بتهەوێ و نەتەوێ، پێت خۆشبی پێت ناخۆشبی، ئەتۆ سیکولار دەبی و یانیش کەسێکی دیندار و سۆفی دەبی، ئەتۆ پێویستت بە عەشیرەت دەبی و عەشیرەت دیاردەیەکی کۆمەڵایەتیە. ئەو عەشیرەتە لەو سەردەمانەدا بتەوێت و نەتەوێ ئیتر سوودێکی هەیە، سوودێکی هەیە. ڕاپەڕینی 1991 ئەگەر ئەو سەرۆک جاشە عەشیرەتانە نەبووانە، بەڕاستی هێزی یەکێتی و پارتی ئەوە هیچ پارتی کە غایببوونەکەی دیار بوو لە پێش بوو، یەکێتی وجودیەتی زیاتر هەبوو، بەڵام لە هەمان کاتدا بە 200 پێشمەرگەی یەکێتی بەڕاستی ئەو ڕاپەڕینە نەدەکرا، ئەمە دیارە. بەڵام تەماشا دەکەین لە دواییدا هەر ئەو عەشیرەتەوە هەر ئەو خێڵا ئەبێتە هۆی دووبەرەچی و حتا وەکو دەگاتە شەڕی ناوخۆی. شەڕی ناوخۆ زیاتر ئەتوانین بڵێن لە ئەنجامی ململانەی عەشیرەتی سوورچی، بە تایبەتیش ئەو عەشیرەتی باڵی حوسێن ئاغا و عومەر ئاغا، ڕکەبەرایەتی ئەوان لەگەڵ بارزانیەکان سەری هەڵدە، چونکە دوو عەشیرەتی دراوسەی یەکن و حوسێن ئاغا و عومەر ئاغا سوورچیەکان ڕکەبەرایەتی بنەماڵەی بارزانیوانی دەسەڵاتی بارزانی و پارتیان دەکرد لە ناوچەی سوورچایەتی، واتە خەلیفان و حەریر و باتاس و ئەو ناوە، لە بەرامبەر ئەوەدا یەکێتی پشتگیری لە عەشیرەتی سوورچی دەکرد و ئەمە تەماشا دەکەین ئەگەر چی شەڕەکە لە شوێنێکی دیکە تەقیەوە، بەڵام تەماشا دەکەین ئەوە بۆ هۆی ئەوەی کە شەڕەکە دروست ببێ و لە ساڵی 1996 ئاغاکانی سوورچی کۆتاییان پێبێ و قەتڵ عام بکرێت. بووە ئەمە بەتەنیا پەیوەندی بەوە نییە کە یەکێتی و پارتی دواکەوتون یان پێشکەوتون، هەمووی پەیوەندی بەوە نییە، بەشێکی پەیوەندی بەوە هەیە، بەڵام هەمووی پەیوەندی پێ با نمونێکتان بۆ بێنمەوە. ئایا پەیەدە ویانیش هێزەکانی سووریای دیموکراتی و یەپەگا پشتگیری عەشیرەتیان نییە؟ باشە ئەگەر ئەوان ئەو عەشیرەتە عەرەبانەیان نەبووایە،
چۆن دەیانتوانی کوردێکی قامیشلی و حەسەکە کە قەت نەچۆتە دێرە زور نازانێ ڕەنگ بێ عەرەبیەکەشی باش نەبێ و هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی و بەرژەوەندیەک نییە کە لە یەکیان ببەستێت چۆن ئەتوانێت ئیدارەی دێرە زور بکە ناتوانێت ئەمە ناتوانێت بەڵام تەماشا دەکەین لەوێ بەو شێوەیە کێشەکان سەر هەڵنادن و ئەگەر کێشێک سەر هەڵ بدا لە سەرەتادا وەکو ئەوەی ساڵی پار تەماشا دەکەین چارەسەری دەکەن بەبێ ئەوەی ئەتۆ بچی عەشیرەتەکە بریندار بکەی و یانیش هەموو ئەتنیکەکە هەموو گروپەکە لە خۆت دوورخیتەوە. نمونەیەکە بێنینەوە هەدەپ کە ئێستا ناوی خۆی گۆڕیەوە بۆ دەم پارتی بە سەرۆکایەتی سلاحەدین دەمیرتاش. ئایا ئێوە دەزانن هۆکاری ئەوەی کە دەنگەکانی هەدەپ لە 6 و 5 زیادی کرد بۆ لە 13 و خەریک بوو بگاتە 15 و 20 چی بوو؟ پەیوەندی کردن بوو لەگەڵ عەشیرەتەکان لەگەڵ بنەماڵەکان کە پێشتر نەپەکەکە و نە حیزبەکانی پێش هەدەپ و یانیش ڕێکخراوە لەگالیەکان سیاسیە لەگال سیاسی یاساییەکان سڤیلەکانی تورکیا ئەو کاریان کردبوو لەبەر ئەوەی پەکەکە ڕێکخراوێکی مارکسی و لینینی بوو ڕێکخراوێکی چەکداری بوو و لە سەرەتادا کەوتە ناو هەڵەیەکی زۆر گەورە لە ساڵی 80کاندا ئەویش ئەوە بۆ قانونی عەسکەری ئیجباری یاسای سەربازی زۆرم لێ ڕاگەیان و بە ئارەزووی خۆی ئەچوو لە ناو خێڵەکاندا خەڵکی دەهێنا سەرچیە بۆ ئەوەی بیانکات بە گەریلا و جگەل لەمە یارمەتی زۆرینەوە یانیش ئەگەر شتێکی کەمیش بێ بۆ نمونە لە بۆ دێهاتێک زۆر گرنگە کاتۆ نابێ گول لە بە سەگەکەی وەبنێ و یانیش نابێ دەست بەسەر کەر و بارگیرەکەیدا بگرێ ئەمە لە بۆ دێهاتێک لە بۆ عەشیرەتێک زۆر گرنگە لەو سەردەمەدا کۆمەڵێک چەتە هەبوون لە ناو پەکەکە هەرچەندە پەکەکە لە دواییدا ئەمانەی بە چەتە ئەلان کرد بەڵام کار لە کاترازا بوو ئەم چەتانە دەچوون لە ژێرناوی قانون ئیجباری عەسکەری کچی یان ژنی حامیلەیان دەهێنا شاخ و ئەمە وای کرد ئەمانە هیچ ڕێگایەکیان لە بەردانەمینە چونکە خۆیان بپارێزن چەند خۆی پارێزی دەبێتە جاش ئەمە دیاردێکە بەڵام سلاحەدین دەمیرتاش و ئەمانە هەڵسان لە کۆتاییدا لەگەڵ ئەمانە پەیوەندیان کرد هەتاوەکو سلاحەدین دەمیرتاش گیرە مانگێک بەر لە ئێستا سلاحەدین دەمیرتاش لە دۆزی کوبانێدا چونکە لە ژێرناوی کوبانێدا دەستگیر کراوە لە سەردەمی کوبانێدا خۆپیشاندانی گەورە سازکرا سلاحەدین دەمیرتاش بەخۆشی لەوێ بوو ئەو وەک لەو خۆپیشاندانەدا دانا نەدا 40 کەس کوژراوە و سلاحەدین دەمیرتاش بە تاوانبار دەزانێت هەرچەندە ئەمە بڕۆبیانوە بە تەنیا بۆ ئەوەیە سلاحەدین دەمیرتاش لە زیندان بێڵنەوە چونکە ئەوان دەزان توانای دەمیرتاش و هاوڕێکانی لە سیاسەتدا زۆر بەهێزە و ئەتوانن کوردە محافەزەکارەکان و عەشیرەتەکان لە خۆیان نزیک بکەنەوە. سلاحەدین دەمیرتاش کەسێکە زیاتر باسی تورکیایی دەکرد و کەسێکی سیکولارە کەسێکە کراوەیە بۆ ژنان کەسێکە کراوێ بۆ نەتەوەکانی دیکە کەسێکە کراوێ بۆ زیاتر بۆ خەڵکی شار بەڵام لەو دواییانەدا کۆمەڵێک شتمان لە دەمی ئەودا بیستن کە پێشتر نەمان بیستە بوون مەسەلەن باسکردن لە شێخ سەعیدی پیران شێخ سەعیدی پیران ئەو باسی دەکرد ئەگەر لە ڕووی واقعی و مێژوویەوە تەماشا دەکەێت تەماشا بکە شێخ سەعیدی پیران راپەڕینی شێخ سەعیدی پیران راپەڕینێکی کوردی نەبووە هەرچەندە بەهۆی کوردبوونەکەیەوە ڕنگ بێ کردرا بێتە ئامانج ئەمە شتێکی دیکە بەڵام راپەڕینەکە راپەڕینێکی کوردی نیە پەیوەندی زیاتر پەیوەندی تا ڕادەیەکی زۆر بە خەلافەت و شتیوا هەیە ناڕازی و لێک نەکردنی لەگەڵ کەمال ئەتاتورک هەیە ئەم جۆرە شتانە بەڵام دەمیرتاش باز لەوە دەکا و یانیش باس لە گرنگی ئاین دەکا دەمیرتاش کەسێکی سیکولارە ئەمە بۆ دەکا لەبەر ئەوەی ئەو دەزانێ ئەگەر لە کاتێکدا کە کۆمەڵگایەکەت قەتل و عام دەکرێت قڕ دەکرێت و تەماشا دەکەین گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستان ناتوانن لە باکوور کۆمەلگای کوردی بپارێز ئەمە شتێکی ئاشکرایە و ڕوونەوە هیچ ئەوە نەبچووکردنەوەیە نەدژە پرۆپاگەندەیە و نەدژایەتیکردنی لایەنێک و گەریلا و شتیوایە بەڵام گەریلا لە حاسی حاضردا بەهۆی پێشکەوتووی تەکنەلۆژی تورکیادا لە باکوور ئەو وجودیەتەی نیە و ناتوانێت کۆمەلگای تورکیا بپارێزی و ئۆپۆزیسیۆنی تورکیا تەماشا دەکەین ئۆپۆزیسیۆنی سیستەمە ئەو ئۆپۆزیسیۆنە کۆمەڵێک کێشەی هەیە کە ناتوانێت ببێتە ئۆپۆزیسیۆن چۆن ئۆپۆزیسیۆنە کوردستانی عێراقدا ناتوانێت بێتە ئۆپۆزیسیۆنی دەسەڵات لەوێشەوە بە هەمان شێوەیە ئیتر هیچ ڕێگایەکت لە بەردەستدانیا دەبێت
پەنا بۆ ئەم جۆرە شتانە ببەی بۆ ئەوەی لە ئایندەدا هەر هیچ نەبێ بتوانی خۆت بپارێزی. من خەڵک دەناسم کە پێشتر شوعی بوون لە بارگای حیزبی شوێی عراقی نەدەهاتنە دەرەوە و جگە لە سرودی بە ئینتەرناسیۆنەڵ ڕزگار دەبێ ئینسان گوێیان لە شتی دیکە نەدەگرت. بەڵام ئێستا کە تەماشا دەکەی بە دوای ئاغەیە کەوتونە ئەو ئاغەیە چەیە؟ ئەو ئاغەیە کە تەماشای دەکەم کە ئێمە منداڵ بووین لە ناوچەکەی ئێمە بەس ناوی ئاغا بوو، خواخوای بوو بچێتە چایخانەیەک خەڵکێکی دیکە پارەی چایەکەی بدا، پارەی چای نەبوو. بەڵام ئێستا کە تەماشا دەکەی ئەو برادەر و خزمە کۆمۆنیستەی من شەو ڕۆژ لە ماڵی ئەوە لە سوسیال میدیادا باسی دەکا، گەورەی دەکا، پفی دەکا. ئەمە چییە؟ ئەمە هۆکاری ئەوەیە کە بۆشاییەک هەیە و دەسەڵات ناتوانێت تاک بپارێزێ، ناتوانێت تاک بپارێزی و تاک هیچ متمانەیەکی بە حقوق و بە قانون و بە پۆلیس و بە دادوەری نەماوە. با من نمونەیەکی خۆم بێنمەوە، یعنی ئەوانەی لێرە لە بەلجیکا من دەناسن لەگەڵ من کاریان کردو دەزانن کە من پەیوەندیی چۆنم لەگەڵ پەرلەمانی ئەوروپا، لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکانی ئەوروپا، لەگەڵ حیزبەکانی ئەوروپا و بەلجیکا پەیوەندێکی چەند خۆشمێ. من سکرتێری ڕێکخراوێکی مافی مرۆڤم کە سەرۆکی ڕێکخراوەکەم هەندێک ڕۆژان 10 ساعت لە پەرلەمانی ئەوروپا، ینی لە مۆزەفێک زیاتر لە پەرلەمانی ئەوروپا کار دەکا و دەچی و دێ. پەیوەندی لەگەڵ واشنگتن دیسی هەیە، پەیوەندی لەگەڵ حکوومەتی عراقی هەیە، حتا ئەتوانم بڵێن پەیوەندی لەگەڵ ڕنگ بێ لەگەڵ هەندێک لایەن یەکێتی و پارتی حکوومەتی هەرێمدا هەبێ. من ئەوانەی لە بەلجیکا دیسان دەزانن من پەیوەندێکی زۆر خۆشم لەگەڵ حیزبی هەرێک گەورەی بەلجیکا هەیە کە پێشتر توانی ومانە بە یەک تەلەفۆن دانیشتن ساز بکەین و مەسەلەی جینۆسایدکردنی کورد لە کوردستانی عراقدا یەکسەر بدەینە پەرلەمان. و ئەمانە زۆر جار پێم دەڵێن هیوە ئەگەر چیەوە کوردستان مەترسێ، چونکە ئێمە حیزبی هەرێک گەورەی بەلجیکاینە هەر کاتێک کە کاک مەسعودیان بەڕێز مەسرۆر بارزانی دێتە ئێرە لە ڕێگەی ئێمەوە دێ، لە ڕێگەی ئێمەوە لە پەرلەمانی ئەوروپا و ئەوانە کۆڕ و سیمینار دەکا. ئێمە بلۆچی بکەین هیچی پێنامی. بەڵام سەرباری ئەوەش کە من دەچمەوە کوردستان بەڕاستیەکە شەرم نەکەم، ئەگە شەرم لە خۆم نەکەم هەندێک جار بەزەی مندادێ ئاغایەک سەرۆک عەشیرەتێک لەکوێ شوێخایەک لەکوێ بدۆزمەوە پەنای بۆ ببەم بۆ ئەوەی ئەگە تووشی کێشەیەک بووم بم پارێزی. بزانە باشە ئێمە وابین ئەو خەڵکەی کە لەوێ چی بکە، ئەو خەڵکێکە هیچی نییە چی بکە، ئەمە زۆر گرنگە. ئینسان سەرەتا لەمە تێبگە. بێگومان ئەوەی کە لە سلێمانی دوێنێ ڕوویدا پەیوەندی بۆەوە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵمەتێکی دروست کردووە دژ بە خێڵ و دژ بە عەشیرەت و ئەمە. من وای بۆ ناچم، ئەمە هەروەکو لە مێدیاکانیشدا زۆر باسکراوە بۆیە من بەلایەوە ناچم. ئەوە مەسەلەیەکی سیاسیە، مەسەلەیەکە بۆ کۆنتڕۆلکردنی هێز، چونکە هێز زۆرە لە ناوێکی دەبێت ئەو هێزانە کۆنتڕۆل بکرێن و کەسێک دەکرێتە قوربانی هەرچەندە ناڵێم بێتاوانە و ناڵێم تاوان باریشە، ئەوە دەبێت دادگا بەڵگەکانی نیشاندا هەرچەندە دادگا نییە لە کوردستانی عراقدا و ئەگەر ئەمە بافێڵ تاالبانی لە پشت نەبووایە ممکن نەبوو شتیوا بکرێ، ممکن نەبوو خانوەکەی بتەقێنرێتەوە. ئیتر ئەمانە هەمویان بابەتێکن بە لە هەمان کاتدا تەماشای ئەوەش بکەین، تەماشای خانوەکەی بکەین بزانین چۆنیان تەقاندەوە. ئەگەر بتوانم بیهێنمە سەرحەد بەڵێ ئەمە هێنا ئەمەش تەقانەوەی خانوەکەی. من پێم وانە ئەمە پەیوەندی بە مەسائلی تەسفیەکردنی عەشیرەت و ئەمانە هەبێ، ڕەنگ بێ ئەمە دوو مەبەستی لە پشتەوە بێ، یەکیان کۆنتڕۆلکردنی هێزە سەربازیە جیاوازەکان کە لەژێر کۆنتڕۆڵی بافێڵ تاالبانی دانین و دووەمینیان پەیامێک بێ بۆ ئەوانی دیکە. ئەگەرنا ئەمە پەیوەندی بە بنبڕکردنی گەندەڵی و سەروەرکردنی یاسا و ئەمانەش نییە، چونکە ئەوانە زۆرن، ئەمانە زۆرن. کۆنتڕۆلکردنی ئەمانە یەکجار زەحمەتە. یعنی تەماشاکەن پێدا و یانی هێزەکانی سووریای دیموکراتی ئەوانیش وەکوتن پشت بە عەشیرەت دەبەستن، چونکە پشت بە عەشیرەت نەبەستی لە مینبیج، لە ڕەقا، لە دێرە زۆر، حتا لە حەسەکە و لە قامیشلی بەڕاستی زۆر زەحمەتە. دەبێت ئینسان ئەمە بزانێ، یانی واقعیەتی کۆمەڵایەتی شتێکی دیکەیە. حتا ئێمە ساڵی پارەکە
خۆسەریمان ڕخ نەکرد لەسەر ئەوەی چونکە قەدەغەی دانا بۆ سەر عشیرەتەکان کە نابێ دوژن بێنن تەواو ئێمە هەمومان وەکو ئینسانی سیکولار و چەپ دژی ئەوەی کە پیا و دوژنی هەبێ بەڵام ئەمانە دەبێ لە چوارچێوەی کۆنتێکست کۆمەڵایەتیەکان یەک دووەمینیشیان ئەتۆ ناتوانێ لە جیاتی کۆمەلگا هەموو بڕیارێک بدەیت هەموو بڕیارێک بدەیت ینی ئەمانە وها ناکرێن لە ڕێگای یاساوە ناکرێن و یانیش ئەمەی کە بافێل تاالبانی کردی تەواو ئەو خانوەی تەقاندەوە و تەواو هێزەکانی یەکێتیش هەمووی لەمە دووە ئیتر بەخۆی دەبەستێتەوە بەڵام ئایا ئەمە نابێتە هۆی بەهێزبوونی زیاتری بافێل تاالبانی و بنەماڵی تاالبانی و لە خۆبایی بوونی چونکە پێشتر لە ناو یەکێتی سەرباری ئەوەی کە هەبوونی ئەو هەموو باڵە ئەو هەموو هێزە شتێکی زۆر نەرێنیە و ئەمە ڕاستە چەتایەتی و ڕێگری لێ دەکەوێتەوە بێ یاسایی لێ دەکەوێتەوە بەڵام ئەمە هەر هیچ نەبێ هاوسنگێکی دروستە کرد کە لە ناو یەکێتیدا کەسێک ناتوانێت بێتە دیکتاتۆر ئایا یەکێتی حسابی بۆ ئەوە کردووە کە بافێل تاالبانی نەبێتە دیکتاتۆر ئەمەیان پرسیارێکە دەبێ بە خۆیان جوابیان بۆی هەبێ بەڵام من زیاتر لێرەدا مەبەستم ئەوەیە کە دیاردەی عەشائیر و خێڵەکایەتی لە کاتێکدا ناچار دەبێ کە ئەتۆ یەک یعنی لە بۆ هێز لە بۆ دەسەڵات لە کاتێکدا ناچار دەبێت کە دەسەڵات نەتوانێ ڕوبەڕووی دەرەوە بێتەوە و لەوە بۆ شایەکەی ناوخۆی بۆ بڕکەتەوە لە بۆ تاکەکانیش کە لەوێدا ئەژین لەبەر ئەوەی ئەو تاکانە هاوڵاتین ئێستاکان بچمەوە هەولێر من هاوڵاتیم بەڕاستی من خۆم بە هاوڵاتی نازانم من هاوڵاتی نیم کاکە ئەوەی هاوڵاتیە بەتەنیا ئەوانەشتی نەکێشێتی پارتینە بەتەنیا ئەوانن کە خەڵکیان هەیە لەناو ئەو دەسەڵات ئەمانە هاوڵاتینە من هاوڵاتی نیم بۆیە کەسێک کە لەوەیە هاوڵاتی نیە خۆی بە هاوڵاتی نازانی و لە ڕاستیشدا هاوڵاتی نیە یەکسانیە لە بەرامبەر یاسا ناچار دەبێت بە دوای ئاغایەک بگەڕێ بە دوای عشیرەت بگەڕێ عشیرەت دروستکە بەڵام ئەو عشیرەتە دەبێتە بەڵا بێگومان دەبێتە بەڵا بەسەر کۆمەلگادار دەبێتە بەڵا بەسەر ئەو تاکانە ئەکرێ بەرەو مردن ببا بەرەو جینۆساید ببا و ئەمە پەیوەندی بۆەوە هەیە کە ئەو دەسەڵاتەی لەسەرەوە هەیە عقلیەتەکەی چۆنە عقلیەتەکەی تا چ ڕادێک ئەتوانێت جیاوازی هەبێ و کۆنتترۆلی عشیرەت بکە ئەگەرنا ئەمە لە لیبیا تەماشاکە لە لیبیادا پێشتر عشیرەت نەبووە لە سەردەمی قەزافیدا ئێستا لە ستا هەشتای عشیرەتە لە سووریا لە سەردەمی ئەسەددا عشیرەت نەبوو وازانم چێ بوو حوسێن عومەر بوو حوسێن عومەر دەیناسن زۆر جار هاتۆتە سەر ئەو کەناڵە بەیەکەوە گفتوگۆمان کردی بەخۆشی خەڵکی ڕۆژ ئاوایە دەیگوت عەرەبەکان باسی لە عەرەبێک دەکرد وابزانم لەگەڵ عەرەبێک گفتوگۆی کردبوویت عەرەبەکە پێی گوتبوو ودوی کاکە عشیرەت لەناو ئێمە نەما بوو ئێوە زیندوتان کردەوە دروستان کرد ڕاستیش دەکەن دروستیان کرد بەڵام تەماشا دەکەین لەوێ هەتاوەکو ئێستا نەبووەتە بەڵا ئایا لە ئایندەدا دەبێتە بەڵا بەڵێ ئەگەر ڕێگای لێ نەگرێ و ئەگەر یاسا سەروەر نەبێ لەوێشدا دەبێتە بەڵا ینی مەبەستەکەمان ئەوەیە وەکو سیکولارێکی ڕادیکاڵ و تەنگ لە دیاردەی عەشایری نابێت تەماشا بکەین وەکو دیاردەیەکی سروشتیش دەبێت عەشیرەت سەربەست بکرێت وەکو ئەوە یەکێتی و پارتی دەکەن نابێت دروست بکرێت ئەوەی کە دەبێ بکرێ لە کاتی پێویستدا ئەتۆ هەندێک جار ناچاری پەنا لە بۆ ئەو هێزە کۆمەڵایەتیانە بێ ئەو هێزە کۆمەڵایەتیانەش لە کوردستاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا عەشیرەت بەڵام لە هەر کاتێکدا یاسا سەروەر نەبوو دەستگای دادوەری سەروەر نەبوو بڕیاری سەر بەخۆی نەدا هێزی نەبوو کە بڕیاری سەر بەخۆ بدا لەوێدا ئەتۆ تووشی کێشە دەبێ و کێشەکانت پێ کۆنتترۆل ناکرێن هەتا دەگاتە ئەو ڕادەیەکە ئەتۆ ناچاربی یەکێکیان بینی ئەمەیان بکێ دەرس لە بۆ ئەمانی دیکە و خانوەکەی بتەقینیەوە و ئەمە زیاتر تایبەتمەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 91 بەدواوە تەماشا دەکەین بەردەوام ئیتر چی لە جیاتی ئەوەی خەباتی تیۆری خەباتی ئیدۆلۆژی خەباتی سیاسی بەهێز بکە لە ناوچەی سلێمانی و هەڵەبجە و گەرمیاندا ئیتر ڕێگای خۆش کرد لە بەرامبەر هێزە ئیسلامیەکاندا کاتێک بینی کە هێزە ئیسلامیەکان بزوتنەوەی ئیسلامی بوو ئەو کاتە دەبێتە بەڵایەک بەسەریدا ناچار بوو حەملە بکە من ئەو کاتە لە سەرەتای نەوەتەکان لەسەر سنوور بووم لە سنووری ئێران بووم تەماشام کرد بەیانی لە خەو هەڵسانی دەوروبەرمان هەموو چەکدارەکانی بزوتنەوەی ئیسلامینە لە هەڵەبجە و لە سلێمانی و لە شەقڵاو و لە هەموو شوێنێک هەڵات بوو
هەڵاتەبوون ئێمە سوین نان و چایمان لە بۆ بردن لەگەڵ یاندانیش گوتمە چی بووە گوتیان وەڵا شەڕی ناوخۆی ڕوویدا لەگەڵ یەکێتی هات کەسێک دەیجێڕایەوە دەیگوت ئیتر سوێندی دەخوارد دەیگوت بە چاوی خۆم بینیم خۆم شار بووە لە شوێنێک کاتێک یەکێتیەکان هات نەژوورەوە بە هەردوو پێ لەسەر قورعان هەڵدەپەڕین ئەو خەڵکانی کە جیران ڕیشەکانیان دەسووتاندن نازانم ئەمە ڕاستە یان نا بەڵام ڕاستێکی وهای تێدایە کاتێک یەکێتی ئیتر سەرەتا هەموو شتێک سز دەکات دوایی دەیوێ لە کەسایەتێک ویانیش لە گرروپێکدا هەڵمەتێکی ڕادیکالی زۆر تونڕایانە بکە وەکو ئەوەی کە ئەو ئیسلامیە باسی کردووە دیسە دووبارەیەکەمەوە من بەڵگەیەکم لە بەردەستدانیەوە قسەیەکە گوێم لێ بووە بەڵام ئەو تایبەتمەندیە لای یەکێتی هەیە کە هەڵمەت دەکا زۆر ڕادیکاڵانە هەڵمەت دەکا و دواییدا ئەنجام ناگیر یەکێتی لە زیاتی تەقانەوەی خانووەکە دەبێ سەرەتا بتوانێ دەستگای دادوەری بە تەواوەتی سربەست بکا و ئازاد بکا و ئیتر پاکی بکاتەوە لە دەستی حیزب و کەس و گروپ و عەشائیر و حتا بنەماڵی تاڵەبان بەوە دەتوانێت هەڵمەت بکەیت بەوە دەتوانێت ئەتۆ هەم ئەو سەرۆک عەشیرەتانت لابێ هەمیش لەلایەکدا دەستگایەکی بەهێزی دادوەریت هەبێ کە بتوانێ مەسلەی سەرانە و عەسابایەتی و سەرسەرێتی و شەقاوەتی چارەسەر بکە ئەگەر نا هەموو ڕۆژێک وەکو ئەوەی ئێستا ڕوئەدا لە هەولێر 2 کەس دەکوژرێن لە دۆک 2 کەس دەکوژێن لە چەمچەماڵ هەر لی گەڕێ ئیتر بۆتە تەکساس هەموو ڕۆژێ خەڵک دەکوژرێ خەڵک بۆ دەکوژرێ لەبەرەوەی دادگا نییە خەڵک دەچێت لە دادگا شکایەت دەکات دادگا نەدەسەڵاتی هەیە نە تحقیق نە پۆلیسی تحقیق دۆزەکان لێ وەردەگرێت هیچ شتێک ناچێتە پێش ئەو کەسە ناچار دەبێت بەخۆ سایکۆلۆژیای خەڵک هەمووی تێکچووە ناچار دەبێت پەنا بۆ چەک دەبێت ئەمە کێشەکەی تر لەو چارچێوەیەدا تەماشای بابەتەکە نەکرێ بەڕاستی بەوەی کە عەشیرەت دواکەوتۆ دەبێت لە ناوی بین ویانیش عەشیرەت نابێت لە ناو ببین و دەبێت لە بەرامبەر ئەوەی وەکو چۆن لە سەردەمی شڕی ناوخۆی من نمونەی سوورچەکانم هێنا بەڵام بەتەنیا سوورچی نین خۆ پارتی ئەو عەشیرەتانی سلێمانی هان دەدا ویانیش یارمەتی ئەدەن لە دژیەکێتی هێشتی ئەوانەی بادینان کەریم برادۆستیەکانیش بە هەمان شێوە بەبیرم دێ بە هەمان شێوە ئیتر یەکێتی برادۆستیەکانیشی لە دژی پارتی هەان دەدا پارتیش دەیویست ئەمانە نفوزی ئەمانە لە ناوچەکە کەم بکاتەوە ئیتر ئەمانە چارەسەری ئەمەیە دەستگایەکی دادوەریت هەبێ و ئەمە لە کوردستان پێک دێ یان پێک نایە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە تەماشا بکەین بزوتنەوەی چەکداری کوردی فەلسەفەی بزوتنەوەی چەکداری کوردی و کوردایەتی تا چڕادەیەک لە سەرەتاوە لەگەڵ یاسادا بووە یان لەگەڵ تاڵاندا بووە ئەمە نەبووە لە سەرەتادا ئەمە نەبووە لە شاخ ئەمە نەبووە لە ساڵی 91 ئەمە نەبووە ئێستا کەش ئەمە نابێت تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو و هیوا خۆش